عێراق دوای شەوە سەختەکە ڕۆژانێکی یەکلاکەرەوە بەڕێدەکات. ڕۆژانێک کە پێدەچێت وڵات بخاتە بەردەم مەترسیەکی گەورەترەوە لە ڕابردوو. ئێران دەیەوێت قسەی یەکلاکەرەوە بکات و گروپەکانی نزیک لە خۆی خەریکە لێ یاخی دەبن. چاوی دیبلۆماتیەتی جیهان دووبارە گەڕایەوە سەر عێراق لەم سەری گۆی زەوی بۆ ئەو سەری لە ماوەی چەند کاتژمێرێکدا هاتنە دەنگ و سەرکردەی وڵاتان قسەیان هەبوو، بەڵام قسەی ئەم جارەی جیهان بۆ عێراق جیاواز بوو. هەمووان بە یەک ڕستە دەستیان پێدەکرد، ئەویش ئیدانەی هەوڵی تیرۆرکردنی مستەفا کازمی بوو. ڕۆژی یەکشەممە هەوڵێکی شکست خواردوو بۆ کوشتنی مستەفا کازمی سەرۆگۆزیرانی عێراق درا. هەوڵەکە هاوکاتە لەگەڵ هەڵکشانی ناکۆکێنە خۆیەکانی عێراق لە دوای هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمان کە هاوشێوەی میزەڵانێکە و پڕ ئاو کراوە، ئەگەری هەیە لە هەر ساتێکدا بتەقێتەوە و ببێت بەدەیان پارچەوە. هەینی ڕابردوو بۆ عێراقیەکان ڕۆژێکی سەخت و پڕ لە مەترسی بوو. ئەندام و لایەنگری ئەو حیزبانەی لە هەڵبژاردندا کورسی کەمیان بەدەستێناوە تا بەردەرگای ناوچەی سەوز لە بەغدا ڕۆیشتن. کار گەیشتە ئەوەی هێزە ئەمنیەکان ڕوبەڕووی خۆپشاندەران ببنەوە و لەو نێوەندەشدا قوربانی و کوژراو لە هەردوولا کەوتەوە. بە گوێرەی سروشتی هاوڵاتی عێراقی کاتێک خۆپشاندەرێک دەکوژرێت، ڕۆژی دواتر سەدان خۆپشاندەر وەک بەگژدا چوونەوەی دەسەڵات لەبری ئەو خۆپشاندەرە کوژراوە دێنە سەر شەقام. واتە بە هەموو پێوەرێک ڕۆژانی شەمە و یەکشەمە بەغدا نزیک بوو لە ڕوودانی کارەساتی گەورە. لەو کاتەی هەمووی عێراق لە خەودا بوو، پەیوەندیەکی تەلەفۆنی بە مستەفا کازمیەوە دەکرێت و پێی دەوترێت ئێستا و دەست بەجێ لە ماڵەوە هەڵبێت. کازمی بە قسەی کابرای پشت تەلەفۆنەکە دەکات و هێندەی لە ماڵەکەی خۆی دوور دەکەوێتەوە. درۆنێک لە کۆی 3 درۆن بەسەر ماڵەکەیدا بەردەبێتەوە. ئێستا کە چەندین کاتژمێر و ڕۆژ بەسەر هێرشکردنە سەر ماڵەکەی کازمیدا تێپەڕ بووە، دووبارە بۆمبێکی تەوقیت کراو، عێراقی ترساندووە و هەمووان لە ساتی تەقینەوەکەی تۆقیون. چەند بەرپرسێکی ئەمنی عێراقی نزیک لە گروپە چەکدارە شیعەکان کە نەیانویستوە ناویان ئاشکرا بکرێت بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی بەریتانیان ڕاگەیاندووە هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی سەرماڵی کازمی لانی کەم لەلایەنی یەکێک لە گروپە چەکدارەکانی سەر بە ئێرانەوە بووە. بەڵام ئەو گروپانە کێن؟ دوو بەرپرسە ئەمنیەکە دەڵێن هێرشەکە لەلایەن کەتائیبی حیزبوڵڵا و عەسایبی ئەهلی حەق لە هەمان کاتدا کراون. لە کاتێکدا یەکێک لە سەرچاوەکانی نزیک لە گروپە چەکدارەکان وتوێتی کەتائیبی حیزبوڵڵا تێکەڵ بەکارەکە بووە. ئەوەی هێندەی دیکە دۆخەکەی خستوتە باری مەترسیەوە ئەوەیە خودی درۆنەکان و بۆمبەکانیشی ئێرانی بوون و لە ئێران دروست کراون. ڕۆژی دووشەممە ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێران بۆ یەکەم جار و لە سەرداوای حکوومەتی عێراق گەیشتە بەغدا. سەردانێک جیاواز لە هەموو جارەکانی تر بە شاراوەی و ئەم جار بە ئاشکرا. ڕەنگە ئەمە پەیامێکی گرنگ بێت بۆ دۆست و دوژمن. قائانی کە دوای قاسم سولەیمانی پیاوی بڕیاری شیعەکانی عێراقە تووڕە و نیگەران دەرکەوتووە و بە گوێرەی میدیای عێراقیش ناوبراو داوای لە میلیشیا شیعەکان کردووە دان بە ئەنجامەکانی هەڵبژاردندا بنێن و نەبنە سەرێشە بۆ حکوومەتی عێراق، بەڵام میلیشیاکان ئەوەیان ڕەت کردوتەوە. هەر بۆیە قائانی کۆبوونەوەکەی جێهێشتووە و چۆتە لای کازمی و دکتۆر بەرەم ساڵح سەرۆکۆماری عێراق. دوای هێرشکردنە سەر ماڵی کازمی کە ناوبراو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقە و وا دیارە ماڵی ئەویش پارێزراو نییە، پرسی هەڵوەشانەوەی حەشدی شەعبی هاتووەتە بەرباز. چاودەران پێشبینیەکەن دوای هێرشەکەی سەر ماڵی کازمی حەشدی شەعبی لە بەردەم دوو بژاردەی سەختدایە و سێمی نییە، یان هەڵوەشانەوە یاخود تێکەڵکردنیان بە سوپای عێراق. بۆ ئەوە ژەموان چاویان لە نەجەف و فتوایەکی عەلی سیستانیە کە وەک چۆن حەشدی شەعبی دروست کرد ئاوهاش بە فتوایەک ئاو بکات بەو ئاگرەی تا دێت کەڵپە دەسێنێت.
ئەلێکسی لیۆنکۆڤ شارەزای بواری سەربازی رووسیا لەبارەی کردنە ئامانجی ماڵەکەی مستەفا کازمی و هەوڵی تیرۆرکردنی باز لە ڕۆڵی سیخوڕێکی هەواڵگر دەکات. لیۆنکۆڤ بە گۆڤارێکی رووسی ڕاگەیاندووە هەتا فڕۆکە بێفڕۆکەوانەکان نەپشکندرێن، ناتواندرێت بزانین سەرچاوەکەی کێ بووە. بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان وەک کەرەستەی هێرشیان یان وەک ئامڕازی لە ناوبردنی کەسایەتیە گرنگەکان تاکتیکێکی نوێ نییە. شارەزا رووسیەکە دەڵێت تەنها تیرۆریستەکان نین کە فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاردێنن. ئەمریکا و ئیسرائیلەکانیش تایبەتمەندن لە بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان. بۆ ئەمەش تەنها ئەوە بەسە کوژرانی قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی فەیلەقی قودسمان بیر بێتەوە کە سەرەتای ساڵی ڕابردوو کرایە ئامانج. بە پێی قسەی ئەو شارەزا رووسیا وردەکاریەکی زۆر هەیە لە کاتی بەکارهێنانی ئەو جۆرە فڕۆکە بێفڕۆکەوانانەدا. سەرەتا دەبێت بزانیت ئامانجەکەت لە شوێنی بە ئامانجگیراودایە چونکە گەمژەییە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان بنێریت و هیچ زانیاریەکت لەسەر ئامانجەکەت نەبێت، واتە دەبێت ئامانجەکە لە شوێنی دیاریکراودا بێت. لیۆنکۆڤ دەڵێت گومانی تێدا نیە کە سیخوڕەکان پێشتر لە شوێنێکی نزیک لە ماڵەکەی کازمی بوونیان هەبووە و دڵنیا بوون لەوەی ئامانجەکە لەوەیە، بۆیە لەو کاتەدا درۆنەکان ئاراستەی ماڵەکەی کازمی کراون.